هاتوومەتە چێشتخانەی بێنیچیلی لە گەڕەکی بەناوبانگی ئادەمۆرگان لە واشنگتن. چێشتخانەکە مێژوویەکی کۆنی هەیە، زۆرێک لە کەسایەتی و هونەرمەندە جیهانیەکان هاتوونەتە چێشتخانەکە، لە ناویاندا سەرۆکی پێشووتری ئەمریکا باراک ئۆباما. بۆ 6 ساڵ دەچێت ئەم چێشتخانەیە لەم شوێنەدا هەیە، بەڵام هەمووی 15 ساڵێکە سرەڕای سادەیەکەی بۆتە یەکێک لە ئایکۆنە دیارەکانی واشنگتنی پایتەخت، نهێنەکەش ئۆبامایە. ساڵی 2009 لە پڕ باراک ئۆبامای سەرۆکی ئەو دەمەی ئەمریکا خۆی کرد بە چێشتخانەکەدا و ژەمێکی داوا کرد. ئەوە بەس بوو بۆ ئەوەی کەسێک نەمێنێت لە ئەمریکادا ئەم چێشتخانەیە نەناسێت. لەگەڵ هاوسەرەکەم کاتی خۆی ئەم چێشتخانەیەماندانا. شوێنەکە زۆر نایاب بوو، لە شوێنێکی قەرەباڵغ و بەرچاوی گەڕەکەکە بوو. هەرو کاتیش لە بزوتنەوە مەدەنیەکانیش کارمان دەکرد. لە ساڵی 1963 چەندین جار لە چێشتخانەکەمدا لەگەڵ دکتۆر مارتن لوسەر کینگ دانیشتم. هەر لەم ناوچەیە 250,000 کەس کۆبوونەوە. جینا دادپەروەری بەرامبەر ڕەشپێستەکان. دوای بەهۆی ئەم ناڕەزایەتیانەوە پرۆژە یاسای مافە مەدەنیەکانمان پەسەند کرا. لەناو ئەو وێنانەی چێشتخانەکەدا هەندێک وێنە هەن هەرگیز لە یادم ناچن. یەکەمیانەوەیە کاتێک سەرۆک ئۆبامامان وەک سەرۆکێکی ئەفریقی ئەمریکی هەڵبژار 2 هەفتە پێشەوەی دەست بەکار بێت. هاتە واشنگتن و یەکەم شوێن بۆ نان خواردن کە ڕووی تێکرد ئێرە بوو. چێشتخانەی بێنچیلی لە باکووری خۆراوەی واشنگتنی پایتەختە. ناوچەیەک ڕەشپێستەکان تێیدا نیشتەجێن، نزیکە لە زانکۆی هاوارد، ئەو زانکۆی کامەلا هاریسیش لێی خوێندوێتی. لە سەردەمی ئایزن هاوارد سەرۆکی ئەو سەردەمەی ئەمریکا کراوەتەوە. لەو کاتەدا ڕەشپێستەکان هەستیان بە چەوسانەوە کردووە و زۆریان لێرە کۆبوونەتەوە و زۆر کەسایەتی ناوداری ڕەشپێست سەردانیان کردووە. بۆیە کاتێک ئۆباماش سەردانی کرد ویستی پەیامێک بگەێنێت. بەهۆی ئەو سەردانەوە ڕۆژانە سەدان کەس دێنە ئێرە بۆ ئەوەی ژەمێکی هۆت دۆگ داوا بکەن. هەندێکیان ڕێگای زۆر دوور دەبڕن، بۆ ئەوان خۆشبەختی ئەوەیە جێیان دەست بکەوێت و لە شوێنەکەی ئۆباما دابنیشن. من خوێنکاری زانکۆی جۆرج واشنگتنم لەگەڵ هاوڕێکەم لە نیویۆرکەوە هاتوین بۆ ئەم چێشتخانەیە، چونکە ئۆباما هات سەردانی ئێرەی کرد. هاتوین بۆ ئەوەی هات دۆگی مریشکی بەناوبانگ و سوورکراوە تاقی بکەینەوە لەگەڵ ئەم ئەزبەریە زۆر خستە. شتێکی تریش کە ئێمەی هێناوە بۆ ئێرە ئەم گەڕەکەیە. ئادەمز مۆرگان گەڕەکێکی خۆشەویستە، بۆیە هاتوین بۆ سەردانکردنی. ئێستا دار و دیواری ئەم چێشتخانەیە پڕکراوە لا وێنەی ئەو کەسایەتی دیارانەی سەردانیان کردووە. چێشتخانەکە لە ناوچەیەکی هەژارنشینی واشنگتۆن بۆتە ئایکۆنێکی دەوڵەمەندی پایتەخت. توانانەقی 964 واشنگتۆن.